سەرکردەیەکی بەڵایەکێتی لە کەرکووک ڕایدەگەیەنێت هۆکاری ئەو دۆخەنەوەی لە کەرکووک هاتۆتە پێش بۆ شکستی پلانی سەرکردایەتی کورد و ئەنجامدانی ڕیفراندۆم لە شارەکە دەگەڕێتەوە و ڕەشی دەگەیەنێت وەکو یەکێتی دەستبەرداری کەرکووک نابن. خەڵکی کەرکووک 35 ساڵی حکومڕانی بەعز خۆی ڕاگرت و بەعز بەو هەموو دڕندەی خۆیەوە بە ئاگر و ئاسن حکمی کرد نەیتوانیوە ئەم شارە تعریب بکات و ئێستاش ڕێگە نادەین هەر کارێک بە پێچەوانەی دەستور بێت بە پێچەوانەی یاسا بێت نەحەقی بکرێت دەرهەق بە میلەتەکەمان دەرهەق بە دانیشتوانی کەرکووک ئێمە هەرچی پێویست بکات دەیگرینە بەر و ڕێگە نادەین و بە خۆشتان نەزانن ئەمە خۆناغێکە بەداخەوە ینی بۆ گەیشتنە ئەمڕۆ و ئەسبابەکانی چی بوو و گوێمان لە UN لە ئەمریکا لە وڵاتەکانی دراوسێ لەوانە نەگردووە ئێمە هەوڵی خۆشماندا کە بەڕاستی پێشببینی ئەم ڕووداوانە ئەم کارەساتانەمان کردبووە هەوڵی خۆماندا چ وەکو سەرکردایەتی کاکانی کەرکووک چ وەکو ئەنجومەنی مەڵبەند چ وەکو دەستگاکان تەنانەت گەیشتە ئەوەی گوتمان ئامادەینە هەموو شتێک بکەین بەس بەوەی کەرکووک سەلامەت دەربچێ بەداخەوە گوێیان لێ ڕانەگرتین و ئەمە ئەمڕۆ دەیبینین. نوێنەرانی کەرکووکیش لە ئەنجومەنی نوێنەران ئاشکرایی دەکەن لەمەوبەر هەندێک پێشێرکاری ئەمنی لە ناو شاری کەرکووک و دەوروبەری ڕوویداوە و کار دەکەن بۆ نەهێشتنی. پێش هەموو شتێمە پێویستە ناوماڵی خۆمان ڕێخینەوە و دوای ئەوە ئیشوکارەکان دابەشکەین و بە هەموو ئەو ڕێگانەی کەوا ئەتوانین جارێکی تر خۆمانی پیا بگرینەوە بۆ ڕێگانە ئەو ڕێگانە بگرینە بەر بەتابەتی هەموو ڕێگاکانی دیبلۆماسی و کۆڕ و کۆبنەوەکانمان و بە شێوەیەکی سیاسیانە مامەڵە لەگەڵ ئەو ڕووداوە بکەین کەەوە هاتوتە پێشەوە و هەوڵدەین تێگەشتنی تەواو لە نێوانمانە هەبێ و درێژە بە کۆبنەوەکان بدەین بە تەحەملێکی زیاترەوە بە پشودریژیەکی باشترەوە و ینی لە کۆی شێشەکان یا چۆن بڵین لە کێشەکان تێبگەین و دوای ئەوە هەوڵدەین بە ڕێکاری خۆیان بڕۆینە پێشەوە هەنگاو بنین. ئەو کێشانەی کە لە ناو فەرمانگەکانە هەیە لای خەڵکی ئەو خروقاتانەی کە کراوە لەلایەن جێشی عێراقیەوە لەلایەن ئەو سوپایی کە هاتووە لەلایەن خەڵکی ترەوە بەڕاستی قابلی قوبولکردن نییە ئەوەی لە دەرەوەی دەستور بێ ئێمە ئەوانە هەموو یەکەین بە دۆکومنت و ئەیبین لەگەڵ خۆمانە هەفتەی ئایندا بۆ بەغدا بۆ سەردانی وزارەتەکان و هەروەها بەرپرسە باڵاکانی حکوومەتی بەغدا بۆ ئەوەی ئەم کێشانە باز بکرێت لەگەڵیانە ئەوەی بتوانین چارەسەری بکەین لە ڕێگای دەستورەوە و ئەو پێشێلکاریانەوە ئەو شتانەی کە کراوە لە کەرکووکە بە دۆکومنت بیان دێنێ بیگەینە بە جێگای مەبەست. لە چەند ڕۆژی ڕابردوودا یەکێتی هەوڵ و کۆشەکانی لە شاری کەرکووک سەر کردوتەوە بۆ هەڵوەستەکردن لەسەر کێشەکانی کەرکووک و دانانی پلان و بەرنامەی پێویست بۆ چارەسەرکردنیان. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.